نەبەرد بۆ نان لە باشووری ئێران لەگەڵ نەبەرد بۆ گیان ئاوێتە بووە. ئەو شەڕی ئێستای نێوان ویلایەتە یەکگرتووەکان و کۆماری ئیسلامی کە بە تایبەتی بەندەرەکان، پاڵاوگاکان و کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز لە پارێزگاکانی باشووری ئێرانی لەخۆگرتووە. بارگرانیەکەی زیاتر لە هەر کەسێکی تری خستووەتە سەر شانی ئەو کرێکار، ماسیگر و ئەو مەلەوانەی کە تەواوی ژیانیان بەم جوگرافیایەوە بەسراوەتەوە. لە کاتێکدا کە هەواڵە فەرمیەکان زیاتر تەرکیزیان کردووەتە سەر پڕوپاگەندە و هەراوهۆریای سەربازیەکانی دوولایەنی شەڕەکە، کەنداوی فارس و دەریای عومان بوونەتە مەیدانی شەڕێک کە تێیدا زەحمەتکێشان بۆ پاروەنانێک دەبێت ڕۆژانە لە نێوان مەرگ و برسێتیدا یەکیان هەڵبژێرن. ئەگەر چی هێرشەکان بۆ سەر بەندەرەکان، ئێسکالەکان و بەلەمی ماسیگرەکان لە پارێزگاکانی هورمزگان، خوزستان و سیستان و بەلوچستان لە مانگی 1405 هەتاویدا گەیشتە ئاسێکی بێوێنە، بەڵام واقعەتەوەیە کە ئەم کابوسە بۆ چین و توێژی کرێکار لە باشوور هەر لە هەمان ڕۆژەکانی سەرەتای شەڕەکە لە ڕەشەمەی 1404ەوە دەستی پێکردووە. کرێکارانی پترۆشیمیایەکانی ماهشەهر و بەندەر ئیمام لە زمرەی ئەو یەکەم قوربانیانە بوون کە لە کاتی بە ئامانجگرتنی پەڵاوگەکاندا گیانیان لەدەستدا. لە ئەستەلویە و پارسی باشووریش کرێکاران لە تەواوی ئەم مانگەدا لە ژێر سێبەری فڕینی موشک و درۆنەکاندا درێژیان بە خەبات لە پێناو نان تا ئاستی بەختکردنی گیانیاندا. داروپەردوو لێکەوتەکانی تێکدانی پاڵاوگە و دامەزراوە نەوتیەکان دوای ڕاگررتنی کاتی هێرشەکان بە شێوەی شەپۆلێک لە بێکاری و دەرکردنی کارمەندان بەسەر کرێکاراندا ڕووخا. راپۆرتە مەیدانیەکان نیشانی دەدەن کە ناوەندە پیشەسازیەکانی باشوور ئەمڕۆ لە باشترین دۆخدا بە 30% توانای خۆیانەوە کار دەکەن. ئەمدا بەزینە بەرچاوی توانای بەرهەمهێنان بە مانای کۆتایی هاتنی تەواوەتی ئیزافەکاری و ئیمتیاز و مەزایە لاوەکیەکانە. ئیمتیازگەلێکی کە تاکە ڕێگەی مانەوەی ئەو کرێکارانەیە کە زۆربیان لە چوارچێوەی هێزەکانی ئەرکانی سالس، پەیمانی و کۆمپانیادا بە کەمترین حەقدەست ڕۆژگار بەڕێ دەکەن. بۆ کرێکارێکی کە پێشتریش داهاتەکەی وەڵام دەرەوەی ئاستی هەڵاوسان نەبوو، لە دەستدانی ئەم ئیمتیازانە بە مانای ڕاستەوخۆ کەوتنە ناو قوڵایی هەژاری متڵەقە. لە نێوان توێژە جیاوازەکانی زەحمەتکێشانی باشووردا، دۆخی ماسیگران و مەلەوانانی کەنداوی فارس و دەریای عومان گەیشتووەتە خاڵێکی قەیراناوی و وەسف نەکراو. لەنج و بەلەمەکانی ئەم زەحمەتکێشانە لە مانگی ڕەشەمەوە زۆر جاکراوەتە ئامانجی بردومان و تەقەی ڕاستەوخۆ و دەیان بەلەم نوقمی ئاو بووە. ئەم حاڵەشەوە سەرنجی ڕاگەاندنەکان بۆ سەر ئەم خەڵکە بە شێوەی کتوپەڕ و تەنیا لە چوارچێوەی هەواڵی ڕووداوەکانی شەڕدا بەرتەسە کراوەتەوە بەبێ ئەوەی زەمینە بنەڕەتیەکانی بێمافی ئەوان لە بەرچاو بگیرێت. ماسیگرەکان تەنانەت پێش لە دەستپێکردنی شەڕێژ لە سەرەتای ترین مافە پیشەیەکانیان بێبەش بوون. نە بیمەیەکی کارامەیان هەبوو، نە ئەمنیەتی پیشەیە و نە بژێویەکی کە لەگەڵ سەختی کاری لە گەرمای سەروی پەنجاپلەدا بگونجێت. داهاتی ماسیگرێک یان مەلەوانێکی ئاسایی لە گەشبینانەترین دۆخدا بە زۆر دەگەیشتە ئاسیلانی کەمی پەسەند کراوی یاسایی کار. لە پاڵ مەترسی تەقەی کەشتیە جەنگیەکان و نائەمنی سەربازیدا کێشەی سوتەمەنی زەختێکی دووچەندانی خستوەتە سەر ماسیگران. لە راپۆرتێکی ئێلنادا لەم بارەیەوە هاتووە کە پشکی سوتەمەنی دەوڵەتی بەلەمەکان تەنانەت بەشی نیوەی مانگێکیش ناکات. ماسیگرەکان ناچارن بۆ دابینکردنی 20 تا 30 لیتر بەنزینی ئازاد بڕی 2 بۆ 3 ملیۆن تمەن بدەن بە دەڵاڵەکان. ئەم تێچوە قورسە لە پیشەیەکدا بەسەر ماسیگرەکاندا دەسەپێنرێت کە بە تەواوی بەسراوەتەوە بە کەش و هەوا و شانسی ڕاوکردن و هیچ گەرنتیەکی تێدا نییە بۆ داهاتی ڕۆژانەیان. کاتێک لە ماسیگرانی هورمزگان و سیستان و بەلوچستان پرسیار دەکرێت کە بۆچی لەم دۆخە پەرلەمەترسیەدا و لەژێر هەڕەشەی ڕاستەوخۆی موشەکەکاندا ڕوو دەکەنە دەریا، وەڵامی ئەوان جەوهەری سەرەکی ژیانی چینی کرێکار دەردەخات. دەریا مەترسیدارە، بەڵام کار نەکردن لە موشەک مەترسیدارترە. برسێتی مەترسیدارترە. ئەوەی کە بە بەلەمەکان لە ناو ئێسکەلەدا بمێنیتەوە مەترسیدارترە. بێبەشکردنی کۆمەڵگەی ماسیگرەکان لە چابەهار و ئاوە ئازادەکانەوە بگرێت تا ئاوە کەمتر قوڵەکانی چۆمی ئەرەوەند و بەهمەنشیر لە خوزستان نیشانەی نمونەیەکی هاوشێوەیە لە چەوساندنەوە. ئەگەر لە چابەهار کەشتیە جەنگیەکان لێنجەکان نوقم دەکەن، لە خوزستان پێکهاتە ئیداریەکان یاسا و ڕێسا دژەکرێکاریەکان و بێبەشبوونی بەردەوام ماسیگرە خۆجێیەکان دەکەنە قوربانی.
لەلایەکەوە ماسیگری سیستان و بەلوچستان ناچارن بۆ گرتنی هەندێک ماسی تا هێڵی ئیستوایی بڕوات و تووشی تەواوبوونی پشکی سوتەمەنی ببێت. لەلایەکی ترەوە گەنجانی خۆجەی خوزستان تەنانەت لە بوونی مۆڵەتی ڕاوکردن بێبەشن و ناچارن سوتەمەنی بە نرخی بازاڕی ڕەش دابین بکەن. لە دۆخێکدا کەلانیکەمی حەقدەستی پەسەندکراوی یاسای کار بە بڕی 22 تا 23 ملیۆن تمەن دیاریکراوە. زۆرجار دەستکەوتی مەلەوانێکی یاسایی لە خوزستان تەنانەت ناگاتە 20 ملیۆن تمەنیش. سەرباری ئەمەش ماسیگرانی خوزستان لە تەواوی وەرزەکانی ساڵدا تەنیا 21 ڕۆژ لە مانگدا ڕێگە پێدراون کە لە دەریادا کار و چالاکی بکەن و باقی ڕۆژەکانی تر دەبێت خەریکی چاکردنەوە و ئامادەکردنی کەلوپەلی ڕاوکردن بن بەبێ ئەوەی بۆ ئەو ڕۆژانە هیچ داهاتێکیان هەبێت. ئەم دەست تەنگیەداراییە لە ڕادەبەدەر تەنانەت خاوەنی بەلەمە بچووکە تایبەتەکانیشی خستۆتە ژێر گوشاری وردە قەرزەکانەوە. خەڵکێکی کە ساڵانێکە لە گەرمای شێدار و تاقەت پڕۆکێندا کاریان کردووە. ئەو پیاوانەی کە بڕانی بەردەوامی بەرق بێ ئاوی و هەڵمژینی پیسبوونی ناوەندە پیشەسازیەکان هاوبەشی هەمیشەی سەرسفرەکانیان بووە و بە حەقدەستی ژێرهێڵی هەژاری ڕاڕەوی ئابووری نەوت و وزەیان بەرەو پێش بردووە لە شەڕ و موشک خافڵگیر نابن. شەڕ بە تەواوی کاولکاریەکانیەوە تەنیا ڕەهەنگەلێکی نوێی بەخشیوە بەو نەبەردە بەردەوامەی کە ئەم خەڵکە ساڵانێکە بۆ زیندومانەوە گرتوویانەتە بەر. سیاسەتە نیزامیگەریەکانی ڕژێم بۆ بردومانەکانی ئەرتەشی ئەمریکا لەلایەکەوە و بێمافی مطلق نەبوونی ئەمنیەتی پیشەیە و گوشارە ئابوووریەکان لەلایەکی ترەوە تیغێکی دوولایەنەیان دروست کردووە کە ژیان و بژێوی کۆمەڵگەی کرێکاری و ماسیگرانی باشووری ئێرانی کردووەتە ئامانج. خەبات لە پێناو نان لە باشوور ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر لەگەڵ خەبات لە پێناو گیاندا ئاوێتە بووە.